بەنای خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ عزیزان. من دکتۆر ئازاد ستار پسپۆڕی نەشتەرگەری مێشک و فەقەرات. ئەمڕۆ باسی حاڵەتێکی زۆر باوەکەین، ئەویش ئازاری پشتە کە هەمومان لە ژیانمانە لە جارێک زیاتریش تووشیەبین، بزانین بۆچی تووشی ئەم ئازارابی، هۆکارەکەی چییە، چۆن خۆمان پارێزین و چارەسەرەکانی چۆنە، یان چ کاتێک ئازاری پشت حاڵەتێکە کە نابێ ئیهمال بکرێەوە باشترە سەردانی پزیشک بکرێ. زۆرترین هۆکار بۆ ئازاری پشت ماسوولکەیە، ماسوولکەکانی پشتە کە زۆربەی گرژە بن یان ماسوولکەکانی ڕەقە بن، ئەویش بەهۆی ناڕێکی لە وەستان، جوڵەی ناڕێک و پێک، هەڵگرتنی قورسایی. بۆیە ئەم هۆکارەی ئازاری پشت فترێکی کورت ئەی بێت کە ئەو گرژ بوون و با بڵین ئەو تەشەنوجە نەما ئەویش چاگە بێ. هۆکارێکی تر کە ئەوەش بە شێوەیەکی گشتی لە تەمەنی با بڵین 20 ساڵ بۆ 40 ساڵ تاکو 45 ساڵیش ئەوەیە کە تووشی ئینزیلاق. ئینزیلاق چییە؟ لە بینی ئەسقانەکانە لینجیەکی، ئەو لینجە جاری وا هەیە بەهۆی زەربەیەکەوە، بەهۆی هەڵگرتنی قورساییەکی زۆرەوە ئەم ئینزیلاقە دەرەچێت، کە دەرئەچێت زەختە کاتە سەر دەمارەکان، دەماری لای ڕاست لای چەپ و ئەبێت تۆی ئازاری پشت و لەگەڵیشە ئازاری قاچ و زۆر کاتیش لەگەڵ ئازارەکەی سڕبوونیانە بێت. ئەمەش لە ئەوەڵی نەخۆشیەکەوە زۆربەیان بە عیلاج و ئیسراحەت چاگە بن و دواتریش ئایانێرین بۆ چارەسەری سروشتی. هۆکارێکی تر بۆ ئازاری پشت کە لە ناو خەڵکا پێڵێن فەقەرات، کە ئەویش کلسبوون یا دروستبوونی کلس یاخود تەسکبوونەوەی فەقەراتە، کەوای لەیەکە دەمارەکان ئەزێتیان ببێ. نەخۆشەکە هەست بە ئازاری پشتیەکە و زیاتر ئازاری قاچ و سڕبوون و لە ڕۆشتنە هیلاکە بن بۆی دانیشن. لە دکتۆر فترەیەک ئەڕۆین، دوای ئەوە بێ بۆی دانیشین و هەڵەسین دانیشین باشە بین، دوای هەڵەسینەوە دەسەکەینەوە بە جوڵە، دووبارە قاچیان سڕەبێت و ئازاریە بێت. هۆکارێکی تر بوونی پشکاوی درست خزینی فەقەرەکانە، بەهۆی کەوتنەوە بێ، بەهۆی ڕووداوی هاتوچۆوە، یاخود هەیە هەر لە مناڵیەوە کە لە دایکە بێ و ئازارەی هەیە. هۆکاری تر کە ئەمانە زۆر دەگمەنن ئەوەیە کە نەخۆشەکە مەسەن گرەیەکی هەبێ لە پشتیا، گرەی شێرپەنجەی بێ، ئیلتیهابێکی هەبێ، ئەم هۆکارانێ. چارەسەرەکان ئەو کاتە ئەکرێ کە نەخۆشەکە یەتە لای پزیشک و بۆی دیاری ئەکرێ هۆکاری ئەم ئازارە چییە؟ ئایا ئینزیلاقە، کلسە، گرەیە، درزوە، شکایە، بەپی ئەوانە ئەگۆڕێ. زۆر کات ئەپرسن دکتۆر چ کاتێک نەخۆش ئەبێ سەردانی پزیشک بکە، نابێ ئیهمالی کا و پشتێش هەیە. ئەو کاتانی کە ئەم نیشانانە هەبێ وا باشترە لە هەر کەسێکە ئەم نیشانانە هەبوو سەردانی پزیشک بکات. ئەگەر ئازاری پشتی لە شەوا زیای کرد، مثلەن وای لە نەخۆشەکە کرد لە کاتی خەوا خەبەری کاتەوە، ئازارەکە درێژەی کێشا، با بڵین لە 4 هەفتە بۆ 6 هەفتە زیاتر بەردەوام بوو، هەرچەندە نەخۆشەکە ئازارشکێنی ژەخوا. یان ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە، مەسەلەن شێرپەنجەیان هەیە، شەکرەیەکیان هەیە، ئەو شەکرەیە کۆنتڕۆڵ نەکراوە، یاخود ئەو کەسانی کە لەگەڵ ئازاری پشتیانە لەرزوتیان هەیە، ئارەقەکەنەوە، وەزنیان دابەزێ، یاخود لەوانەی کە مناڵن، خوار 7 ساڵ و 15 ساڵ، یان ئەوانی لە تەمەنیان سەر و 50 ساڵە و یەکەم جاریانە تووشی ئەم ئازارە بن. ئەو کاتە کە سەردانی ئەماکەن پشکنینی بۆەکەین، دوای ئەوە بێنە و ئەشعەی تەنووریان بۆگرین، بەپێی دیاریکردنی نەخۆشیەکەی چارەسەر وەرەگرن. بە هیوایەوەی کە سوودتان لەم قسانە بینی بێت و ئینشاءڵڵا پێویستان بێمەش نابێ و خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.